بە مەبەستی نزیکبوونەوە و ئاشنابوونی ڕێکخراوە خێرخوازیەکانی جیهان بە یەکتری و کارکردن پێکەوە لە پێناو چارەسەرکردنی قەیرانە مرۆیەکان لە سەرتاسەری جیهاندا کۆنفرانسی نێودوڵەتی ساڵانەی ڕێکخراوە خێرخوازیەکان لە بڕۆکسل دەستی پێکرد. سەرپەرشتیاری کۆنفرانسەکەش ئاشکرای دەکات بەشداریکردنی ڕێکخراوێکی خێرخوازی کوردی لە کوردستان و عێراق گرنگی خۆی هەیە. زۆر بە خراtinیان دەکەین و حەز دەکەین ڕێکخراوی زیاتر لە عێراق و کوردستان و وڵاتانی دیکە بەشدار بن، واتە ئەو وڵاتانی کە لە چەقی قەیرانی پەنابەران و هەڵکەوتون هاتنی ئەم ڕێکخراوانە بۆ بڕۆکسل و وە کۆبوونەوەیان لەگەڵ ڕێکخراوەکانی خێرخوازی دیکەدا کە حەز دەکەن و یارمەتی دەربن لەم قەیرانەدا باشترین کارە کە ئەنجامی بدەن. هاوکات نوێنەری دەستگای خێرخوازی بارزانی و حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا ڕای دەگەێنن ئەوان هەوڵ دەدەن ڕێکخراوە خێرخوازیەکانی جیهان ببەن بۆ هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی قەیرانی ئاوارەکان لە گشت بوارە جیاوازەکاندا. بەشداریکردنی دەستگای خێرخوازی بارزانی لە سوارچێ و پتەوکردنی پەیوەندیەکانی دەستگای خێرخوازی بارزانی لە یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی گشتی و لە سویس ڕاشەوە لە جنێفەوە دێت. ئێمە ئەم ساڵ بڕیارەمان داوە سەرۆکاتی دەستگای خێرخوازی بارزانی بڕیاری داوە کە بە هەموو شێوەیەکە چاڵاکانە کار بکات لە یەکێتی ئەوروپا بە حکمەوەی کە ئێمە ئەندامی یەکسۆکینە پێویستەکە لە سویس ڕاشە ئیش بکەین. پەیامی ئێمە یان باڵێن کاریگەری ئێمە لە مشارەکەکردنی ئەو کۆبوونەوەنە زیاترەوەی بۆ پەیامی مێنەتی و ئازارەکانی خەڵکی کوردستان خوشک و برایانی ئێزیدی و کریستیانەکان و تەواوی گەلانیتری لە کوردستانە ئاژین کە تووشی مێنەتی و ئازاری زۆر بوون لە دەستی داعش و لە چەندین ئیرهابی ترەوە بگەینە خەڵکانی ئێرە بە بەردەوام لە هەمان کاتژدا دەستگای خێرخوازی بارزانی پێویستی بەوەیە کە پەیوەندیەکانی پتەوتر بکات، دۆستی تازە بدۆزێتەوە، هاوشەرێکی تازە بدۆزێتەوە بۆ ئەو پرۆژانێک کە ئێمە لە بەرنە خۆمان پێمان باشەوە خەڵک داوا لێکردن بیکەین لە داهاتوە بیکەین. بەشداریکردن لە کۆنفرانسێکی لەو ئاستە کە کۆنفرانسی یەکجار گەورەیە و ساڵی جارێک لە بروکسل ئەنجام دەدرێت بە ئەمە بەشداری هەزاران NGO و ڕێکخراوی ناحکومی جێگای خۆشحالیە کە توانیمانە و بەردەوامیشین لە دروستکردنی پردی پەیوەندی لە نێوان ڕێکخراوەکانی نێودەوڵەتی وهروها ئەو ڕێکخراوانی کە سەربەیشتی ئەوروپان لە بواری یارمەتی مرۆڤی لەگەڵ ڕێکخراوەکانی ناحکومی هەرێمی کوردستان لەوانە دەستگای خێرخوازی بارزانی و ئەوانی تریش. لە ساڵی 2011 ساڵانە کۆنفرانسی ڕێکخراوە خێرخوازیەکانی جیهان ئەنجام دەدرێت و ڕێکخراوەکانی نێتەوە یەکگرتوەکانیش کە لە بواری مرۆیدا کار دەکەن لەگەڵ ڕێکخراوەکانی یەکەتی ئەوروپا بەشداری لەم کۆنفرانسەدا دەکەن. بارزان حەسەن، کوردستان 24، بڕۆکسل، بەلجیکا.